ڕازدان ئەمڕۆ لە بەرنامەی باین باش کوردستان دەستپێکی بەرنامەکە دەست پێ دەکەین بە گفتوگۆکردن لەسەر ڕادیۆی نالیا FM دیارە دامەزراوی میدیای نالیا لە دەستپێکی وەرزی نوێیدا ڕادیۆی نالیا FM بەشێک لە دامەزراوەکە کارا کردووە لە ئێستادا ڕادیۆکە جیاواز لە گۆرانی میوزیک هەواڵی گشتی هەواڵەکانی شەیە بە گشتی ئەمڕۆ لە باین باش کوردستان باس لە پەخشی ڕادیۆی نالیا FM و کارەکانی ڕادیۆکە دەکەین لە ئێستادا کە بەم زوانە لە هەفتی ڕابردوودا پەخشی ڕادیۆکە فراوان بووە لەگەڵ بەڵێن سەنگاوی سەرپەرشتەی ڕادیۆ نالیا FM بەڵێن بەخێر بێت باین باش. زۆر سپاس بۆ ئێوە کاک مەریوان کاژن خان. سڵاو ڕێز بۆ بینەرانی NRT و سڵاو ڕێز بۆ بیسەرانی نالیا FM لە هەر شوێنێکی جیانن. بۆی ئەڵێم لە هەر شوێنێکی جیان لەبەرەوەی لە هەر شوێنێکی جیان بی ئەتوانی گوێبیستی نالیا FM بی. بەڵێن لە دەستپێکی وەرزی نوێی دامەزراوی میدیای نالیا FM وەک بەشێک لە دامەزراوەکە کاراتر کرا دیار پێشترکە هەبوو گۆڕانکاری بەسەرداهات سەتا بزانین چی بوونە گۆڕانکارانی کە کراونە ڕادیۆکەیە. بەڵێ بێگومان گۆڕانکاری بەسەرداهاتوە هەم لە ڕووی فراوانی پەخشەکەەوە هەم لە ڕووی ستافی کارکردن هەم لە ڕووی ئادای کارکردن ئێمە زۆر بایەخ بە سایکۆلۆژیای وەرگر ئەدەین بۆیە گەڕاوین بزانین وەرگر چی پێ باشە چیان پێویستە ئێمە ئەوەیان بۆ بکەین و هەمیشە بەردەوامیش ئەبینەوەیە. ئێمە ئێستا بەپی خواستی وەرگر پلان و بەرنامەکانمان داناوە بە دەرلەوە پلان و بەرنامەکانتان چۆنە بەپی خواستی ئەوان بەپی خواستی ئەوان ئێمە داوامان لە وەرگرەکانمان کردو بزانین چیان پێویستە داوا لەوان ئەکەن اینجا بەڵێ بێگومان ئێمە ڕاپرسیمان کردووە وە چوینەتە ناو خەڵک زۆر بایەخ بە سایکۆلۆژیای وەرگرە دەینوەکو ئاماژەم پێکرد ئەوەی ئەوان پێویستیانە ئێمە وەکو قۆناغێکی سەرەتایی ڕەنگە وەکو خۆی جێبەجێمان نەکرد بێ لەبەرەوەی لەو کاتەیە پەخشەکەمان ئەوەندەی ئێستا فراوان نەبووە خۆشبەختانە ئێستا لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان هەڵەبجە سلێمانی هەولێر دوهۆک و لە کەرکووکی خۆشەویست کە لە تێکە لە گیانی هەرێم و لێمان جیاکراوەتەوە لە کەرکووکیش و ئەتوانین بە ناوچەکانی چواردەوری ئەو پێنج پارێزگایەشەوە ئێمە پەخشەکەمان فراوان کردووە و خۆشبەختانە ئێستا بە پارێزگاکانەوە نەوەستاوین پەلمان هاوێشتەوە بۆ قەزا و ناحیەکانیش باشە ئێستا خەریکین پەخشەکە بگەینینە تەواوی قەزا و ناحیەکانی هەرێمی کوردستانیش و ئێستا لە قەزای شارەزور و هەڵەبجە و ئەربەت و ئەو مەنتیخانەوە دەستمان پێ کردووە پشتیوان بەخوا لە ئایندەیەکی نزیکە لە هەوڵێکی زۆر جدیان لە ناوچەی قەڵات زێوڕانیە و ئەو ناوچانش ئێمە پەخشمان هەبێت. پەخشی نالیا FM ئێستا لە دۆک و هەولێر کاری خۆیەکە لە هەولێر کاری خۆیەکە بەڵام بەداخەوە ئێمەش هەر وەکو شاشە جوانەکەی NRT لە دهۆک بەداخەوە لە ئێمەش قەدەخە کراوە ئێمە ئێستا ناتوانین کارەکانمان ئەنجام بدەین هەرچەنە بیسەرانمان لە دهۆک لە ڕێگەی پەیجەکانمانەوە لە سۆشیال میدیا لە ڕێگەی تەلەفۆنەوە زۆر پەیوەندیمان پێوەکەن ویستم ئاماژە بۆش بدەم نالیا FM ئەتوانین بڵێن دوو ڕادیۆی هەیە ڕادیۆیەک بە زمانی بادینی و ڕادیۆیەکیش بە زمانی سۆرانی بوو بڵێن بەشێک زۆر پرسیارەکەن بۆچی ڕادیۆکی تایبەت بە زمانی بڵێن ناوچی بادینیان کرمانجی هەبوو بڵێ زۆر گرنگ بوو ئەوانیش ئێمە هەر لە چوارچەوەی داواکاریەکانی هاوڵاتیانی خۆشەویستا بوو ئەوانیش پێیان خۆش بوو بە شێوەزار بە زاراوەی خۆیان گوێگری چۆن بوو لەو ماوەی کە ڕادیۆکە کرایەوە فیدباکی هەبوو کاردانەوەی هەبوو ڕۆژانە تەلەفۆنێکی زۆرەکرا لە بەرەکانی جەنگەوە لەو سنوورانە خەڵک پەیوەندیان پێمانەوە کرداوی گۆرانیان خەبەریانە کرد زۆر دڵیان پێ خۆش بوو لەبەرەوەی تەنها میدیا بوو ینی کە ڕنگدانەوەی خەڵک بوو میدیایەک بۆ حیزبی نەبوو میدیایەک بوو هەڵقوڵاوی باش ئەمە وەکو پەخش بڵێن وەکو بەرنامەکانی وەکو گواستنەوەی گەشتی هەواڵەکان چینە گۆڕانکانی کە لە ڕادیۆکە کراوە بڵێ ئێمە هەموو کاتژمێرێک هەواڵی تایبەت بە ڕادیۆ هەیە هەواڵی گەرم هەواڵی زۆر باش هەموو کاتژمێرێک هەواڵمان هەیە بە هەواڵی وەرزشیە دەین بڵێ بە هەردوو شێوەزاری کرمانجی و سۆرانی بڵێ ڕاستەوخۆ هەڵقوڵاوەکان ڕاستەوخۆ دەرگەشتی هەواڵەکان تایبەتە لە ڕادیۆکە جیاواز لە تەلەڤیزیۆنەکە بێگومان گەشتی هەواڵی ڕادیۆ جیاوازە لە هەواڵەکان سەبارەت بە بەرنامەیان دەوترێ بۆچی بەرنامەنی لە ڕادیۆکە بەتایبەت ڕەنگە گوێگرێکی زۆری هەیە خۆتە زانین ڕادیۆ ئەمڕۆ بەتایبەت لە ناو ئۆتۆمبیل لە ناو بازار و دوکانەکان لە زۆر شوێنەگە لە ڕێگەی
ئامەی سەتلایتەکە شۆنە بێ ڕەنگە هەموو ئۆتۆمبیلێک بۆ ڕادیۆتیایە ینی گوێگرێکی زۆری هەیە بۆ بەرنامە سیاسەکان بەرنمەکانی تر لە بەرنمەیە هەیە ئەوانیش لە ڕادیۆکە هەبێ دامەزراوی میدیایی نالیا داهێنانێکی کرد لە ڕاگەاندنی کوردیا ئەوش ئەو بوو بایەخی بە میدیای تایبەتمەندە میدیای تایبەتمەند چۆن NRT یەک تایبەتە بە سیاست و بە هەواڵ و بە بەرنامە و پرۆگرامی سیاسی و NRT دوو تایبەت کراوە بە هونەری نالێ FMیش تایبەتە بە میوزیک ئەو هەواڵەش کە لە سەری کاتژمێرەکانە ئەڕوا تەنها بۆ ئەوەیە کە خەڵکی ئاگاداری ڕووداوەکان بێ ئاگاداری گۆڕانکاریەکان بێ و ئەمە پلانی ساڵی 2015 ئێمە بووە ڕەنگە لە ساڵی 2016 بێگومان پلانی نوێمان بێ لە وەرزی نوێ ئێمە پلانی خۆمان داناوە کە نامانەوێت تا ئێستا ئاشکرای بکەین پلانی خۆمان داناوە بەڵام ئێمە لە ڕێگەی پۆستەکانی فەیسبوکەوە ڕەنگە کامێرەی NRT خۆشەویستیش بەرینە سەر جادە بۆی بزانین خەڵکیش چی ئەوێت ئێمە لە پلانی ساڵی 2016 جێبکەینەوە بێت لە نالیا FM بۆ لە پلانی تازایە بەڕنامەی هونەری ئەوێت یان ناوێت ڕەنگە بەڵام زۆر بایەخ بە هەواڵی هونەری ئەدەین لە پلانی ساڵی 2016مان هەندێک شتی نوێ هەیە کە ئێمە ئەیکەین و پێما بە سەرەتای و تەنها ئێمە بەڵێ بۆ بەتایبەت ئەو گۆرانەی کە لە ڕادیۆکەوە بڵاو دەکرێنەوە ینی ئێوە چی دەکەن بە بنەما بۆ سایکۆلۆجیای وەرگر بەتایبەت بۆ گۆرانی موزیکانی خودزانی یۆگرێکی زۆری هەیە گۆرانی ئێمە زۆر بایەخمان بە کاتەکان داوە ینی ئێمە لەگەڵ ئێوارەیە ئێوارەین و لەگەڵ بەیانە بەیانین بەڵێ زۆر بایەخ بە کاتەکان دەین بە تەنسیق دەین خەڵکی زۆر باشمان هێناوە کاکڕێڵ و کاکەکاری و کاکاوتا سێ کەسی زۆر بە ئەزمونن کە تەنسیقی گۆرانیەکانەکەن بۆ پێم وا بێ گوێگرانیش ئێستا من نابێ هەموو شتێک بڵێم خەڵک ڕازیە خەڵک ئەوەیە جۆرێک لە خواردن وایە بەیانیان شتێکی دەرخوارد دەدەی ئێواران شتێک میوەڕان خواردنی ڕۆحە هەمومان پێویستمان بە گۆرانی هەیە چاوی لانی سایکۆلۆژی وەرگر دەکەن بەتابەت بۆ لێدانی ئەو گۆرانێنی کە لە بەیانیان یاخود کاتەکانی تر بەگشتی لێ دەدرێت بەڵێ ئێمە ئەزانین خەڵک لە سەرەتایە لە بەیانیا پێویستیان بە چه گۆرانیەکە پێویستیان ئەویش ئێمە ساڵێکە خەریکین لەگەڵ ئەم بارودۆخەیە ڕۆین تەلەفۆنێکی زۆرمان باتەوە پرسیارمان کردو ئەومان کردووە تاوەکو گەشتوتە ئەو قۆناغی کە خەڵک تا ڕادێکی باش لێمان ڕازی بێت ئێمە فیدباک وەرەگرین ڕۆژانە ئەگەر نەشتوانین تەلەفۆنمان نەبێ پەیجێکمان هەیە بە ناوی نالیا FMەوە لێرەوە داوا لە هاوڵاتیانی خۆشەویستەکەم هەمویان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پەیجی نالیا FM لایک بکەن ئەو پەیجەیە کە خواستەکانی ئێوە لە ڕووی میوزیکەوە ئەهێنێتە دی ئەوە ئاشتوانان ڕاو پێشنیارەکانتان بۆ ئێمە بنووسن لە پەیجەکە و ئێمە لە ڕادیۆکە جێبەجێیەکەین ئەگەر لە ڕێمە SMSەوە نازان مەسجە کۆمنتە چیە بۆ پەیج بنێرن ئێوە چۆن وەرەگرن چۆن ئیسیفادە لەو ڕابۆچوونەی خەڵک بن ئێمە ڕاستە خۆتان داوێنی دای متابعن بۆ ئەوەی بەڵێ بێگومان چەند ئەدمینێکی چالاکی هەیە چەند ئەدمینێکی چالاکی هەیە یەکسەر ڕاو پێشنیارەکان ئەخەنەوە بەردەستی ئێمە کاری لەسەرەکەین بەڵێن چیتر ماوەسە بەر بە ڕادیۆکە بتەوێت باسی بکەیت بەڵێ من هەر پێم خۆشە ئاماژە بە فریکوێنسەکانی رادیۆ بدەم لە 102.1 ئەتوانن لە پارێزگای سلێمانی هەڵەبجە کەرکووکی خۆشەویست گوێبیستی ڕادیۆی نالیا FM بن لە پارێزگای هەولێری خۆشەویست بۆ ئومێدەی هەروە بمێنێ ئەتوانن لە ڕێگەی فریکوێنسی 96.7 پارێزگای دۆکی خۆشەویست بە ئومێدی ئەوەی کە ڕێگەمان پێ بدەن جارێکی تر ئێمە پەخشەکەمان بەردەوام بکەین ئەتوانن بە فریکوێنسی 107.1 گوێبیستی نالیا FM بن و بە دەرلەوە ئەتوانن لە ڕێگەی ستریم ئەتوانن لە ڕێگەی سایتی NRT TV لە ڕێگەی www.nrttv.com ئەتوانن لەوێەوە گوێبیستی ڕادیۆی نالیا FM بن و بە دەرلەوەش ئەتوانن لە ماڵەوە یان لە هەر شوێنێکن لە ڕێگەی سەتەلایتەکانیانەوە گوێبیستی ڕادیۆی نالیا FM بن کە ئەمە خۆشحاڵێکی زۆرە بۆ ئێمە کە ئەڕۆینە ناو بازار زۆربەی کەناڵەکان لە ڕێگەی تەلەڤیزیۆنی NRT و لە ڕێگەی شاشەی NRTەوە گوێبیستی ڕادیۆی نالیا FM یان کە شەوانە ئەچینە دەرەوە بۆ کافتریاکان بۆ هەندێک شوێنی گەشت و گوزار خۆشبەختانە گوێبیستی ڕادیۆی نالیا FM من ئومێد دەکەم هاوڵاتیان هەر پێشنیاریشان هەبوو بە تەلەفۆن لە ڕێگەی سەردانەوە یان لە ڕێگەی پەیجەکانمانەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاگادارمان بکەنەوە ئێمە خواستەکانی ئەوان جێبەجێ بکەین بڵێن وێستەکەوتن بۆ ئێوەش
دیارە تۆ شاعریشی و هەواداری خۆتێ جیاواز لەگەی شکاری ڕادیۆکە پێمان خۆشە شارێکشمان پێشکەشکەی بۆ بینەرانیش ئامادە بێت. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە کاک مەریوان بەڕاستی زانیم داوایەکی واتانە بێ بۆیە منیش پارچەیەک فەرموو. هێشتا زووە با کەمێکی تر پێ بگەی باوەکو من لە کورتی تەمەند تێ بگەی با ماری ژین دوو چۆلەکەی خۆزگەت بخوا بۆ سوکنایی با سێ چوار جار ڕوو بکەیتە خوا بێهیوایی با قاچەکانت سڕ بکە با ڕابردووت شەوان درەنگ چەند جارێ دڵە پڕ بکە ئەو کات مناڵی جێ ئەهێڵیت و پێ ئەگەیت وەک ئێستای من لە کورتی تەمەند تێ ئەگەیت دڵنیا ئەبیت کە ژیان ڕۆژانی پێکەوە بوون بوو بەڵام پاش چی کە کات ڕۆیی و تەمەنون بوو لە مێژوودا پەشیمانی بێ لە پیری و گۆشەگیری و تەنگی نەفەس تا ئێستا چی داوە بە کەس تۆ ئێستاکە دڵت گەرمە و گەنج و جوانی ناسکۆڵە و بێ ئەزمونێکی نیانی تەسکبینێکی سەرەڕۆ و بێپلانی ئەمڕۆ بە عومرێکە زانی بۆیە لەلات ئاساییە ڕێی جودایی کەرەستەی ئایندەی خەم و ئێشی بێکۆتایی کاتێ بە ئاگا دەیتەوە ڕەنگە تەنها تۆزم مابێ بەسەر زاری گەنجانەوە یەک دوو دێڕ و پارچە شەعر و سێ چوار کۆنە سۆزم مابێ زۆر ئەگەڕێیت هەواڵ هاوار سۆراخ پرسیار بەڵام ئەو کاتە من لەکوێم لە گۆڕستان یاخود ڕەنگە ئەو کات باوکی دوو مناڵ بم یا لە هەندەران مدمینێکی سەر پشتی ئەسپی خەیاڵ بم گەر مردە بم بێهیوایی ئەژنۆکانێ تێکەشکێنن ئەگەر باوکی دوو مناڵ بم کۆرپەکانم جێ ناهێڵم مدمنیش بم مەحاڵە بێ چاک بمەوە لە بێژوودا پەشیمانی بێ لە پیری و گۆشەگیری و تەنگی نەفەس تا ئێستا چی داوە بە کەس باشت نازم تۆ بەرگەی ئەو خەمە ناگریت تۆ ئەو ڕێیە هەرگیز بە ئارامی نابڕیت چارە نووست قەت لە من چاکتر نابێ چاویلکەی ڕوانینت بۆ ژین قەت لەوەی من پاکتر نابێ وەرە ئازیز تا هەردووکمان نەسووتاوین تا هەردووکمان نەفەوتاوین ئاوێ بکەین بەم ئاگرا زۆر سپاس بۆ ئێوە خۆش بەڕێنگیان سپاس زۆر سپاس کاک مەریوان سەنگاوی زۆر شاعیر دیارە سپاس واسە پشتەی رادیۆ نالیا FM سپاس پێویستە کەوتن لە کارەکانی دیار رادیۆ نالیا FM بەشەکە لە کارەکانی دامەزراوی میدیای نالیاش زۆر سپاس کاک سپاس دەکەین ئەزدان وتانێک و